باش لەسەر مێژووی کۆن و نوێی شاری ڕانیە چاپ کرد و بە ڕێژەیەکی زۆر بە دیاری گەیاندمانە ئەوێ دیارە لە میانەی ئەو ئاڵوگۆڕی وەفتانە هەمیشە کۆمەڵێک دیاری زۆر لە نێوانماندا دەگۆڕدرێتەوە شتێکی گرنگ بۆ ئێمە ئەوەیە کە لە دوولوف گەلەریەکی تایبەت بۆ ڕانیەکراوەتەوە ئەم گەلەریە لە ناو کتێبخانەی گشتی شارەکە یەکەم ڕۆژ کە تیمەکەی ئێمە گەیشتە ئەوێ لەلایەن حاکمی شارەکە کە ناوی دۆنیسە و لەلایەن تیپی هوەری ئاشتی ئەوێ و خەڵکێکی زۆر شاندەکەمان بە فەرمی پێشوازی کرا لە دوای ئەوە سەردانی ئەو گەلەریەمان کرد کە ئەم دیاری و ئەم پەیامانەی کە لە ڕانیە دراوەتە شاندە کەلتوریەکە هەمووی لەوێ کۆکراوەتەوە خاڵێک هەیە لە چالاکیەکانی یەکەم ڕۆژمان فەرشێکی چندرا و بە چل ئایکۆنی مێژووی کورد کە پێشتر لە ڕێگای مامۆستا عەلی حەمەد بەگ قایمقامی پێشوێڕانیەوە بە دیاری بۆ ئەوێ نێردراوە لەلایەن دکتۆر بەهزاد شیکردنەوەیەکی زۆر باشی بۆ کرا بۆ ناساندن و دەرخستنی مێژووی کورد هەڵبەت لە ناویشیدا دەرخستنی کۆمەڵێک زانیاری هەروەک لە بابەتەکانی تر هەم مامۆستا هەم لە سیمینارەکەی دکتۆر محەممەد هەم لە زۆربەی ئەجنداکانی تردا تا ڕادێک ئەجندایەکی هێشویی بوو واتەوەکو هێشوێکی ترێ تا هەموو هینەکان هەموو چالاکیەکان دەگەڕایەوە سەر یەک سەرچاوە ئەویش ئێمە گەلێکین پەیامی ئاشتیمان پێەیە پەیامی برایەتیمان پێ دەمانهەوێ ئینسانەکان خەڵک خۆی ئەم پرۆژەیە لە بواری ئاڵوگۆڕی کەلتوری گەشە پێ بدەین و لە ئایندەدا ئەم پرۆژەیە بکرێ لە زۆر بواری تردا بەکردداری ڕنگ بداتەوە ئەگەر شاندی یەکەممان توانی بێتی پەیوەندیەکان فراوان بکە ئەوە شاندی دووەممان کاری لەسەرەوە کرد کە پەیوەندیەکان پراکتیزە بکە ینی نوێنەرانی زانکۆ بڵین سەرۆکی زانکۆ و شاندا یاوەرەکەی بەڕێزیان کارێکی زۆر جددی واشیان کرد بۆی بکرێ لەگە زانکۆی و ئمدی لەگە تەواوی بەشەکانی زانکۆی و ئمدی لەگەڵ بەشی پەرستیاری لە زانکۆی سکۆلستیکا جۆرێک لە لێک تێگەیشتن و هاوڕێتی بنیاد بنێن بۆی ئەم پرۆژەیە پراکتیزە بکرێ مامۆستاکانیان خوێندکارانی ئێمەی ئەوان لێکۆڵینەوەکانمان بنمونە لە بواری مامۆستایانی ئاینی خاڵێکی زۆر گرنگە جەنابی مامۆستا باسی کرد لە یەکێک لە پرۆگرامەکانی واشنگتن لەگەڵ مامۆستا محەممەد ماجد باز لەوە کرا کە لەمە دووە لە کۆنگرەی ئیسلامیەکاندا دەبێت مامۆستایانی ئاینی بەشداری بکەن ئەنی ئەمە بە پراکتیزەکردنا ئەمە گواستنەوەی دابشکردنی ئەم پرۆژەیە بۆی مەسەلە ئاشتیەکە مەسەلە پەیامە کەلتوریەکەمان هەم لە ڕێگای مامۆستایانی ئاینی گوزارشتی لێ بکرێ هەم لە ڕووی خوێندنی باڵا هەم لە بواری گەنجانمان هەم لە بواری ژنانمان هەم لە بواری کۆیدا کە بە تایبەتیش لە ناو سنتەری ڕایەڵ هەوڵ دەدەین بە ئەجندایەکی وەرد ئیشی لەسەر بکەین کاخەل باس لە سەردانی شاندی سێمی شاری دەوڵەت کرد بۆ ڕانیە بە تایبەت بۆ نەورۆز باستەوە کرد ئایا بڕیار نییە بۆ ئەوان گروپێکی هونەری تیپێکیان هەبێت بەشداری لە چارەکەەکانی یادی ڕاپەڕین بکات بەشداری ئاهەنگەکانی نەورۆز بکات ئیتر لەو چوارچێوەی سەردانیکردن دەربچێت و ئیتر بتوانین لە باس لە پراکتیکی کرد باس لە کردداری کرد ئیترمە بتوانین ئەم بەکردداری کاری لەسەر بکەین و ئیتر بتوانین بەرهەمەکانمان کارەکانمان لەگەڵ یەکتردا ئاشنا بکەین ئێمە بچین ئەوێ کار نمایش بکەین ئەوان بێن ئێرە کارەکانن بگازنەوە پێشانمان بن کارێکی لەو شێوە هەیە بڵێ ئەمە بخۆی خاڵێکی زۆر گرنگە هەڵبەت لە مەدای ئەو هاتنیان لە نەورۆزدا کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدرێ جگە لەوە من دەبێت زانیارێکی تر بە جەنابەت بدەم هەڵبەت ئێمە لە پرۆژەی سنتەری ڕایەڵ جگە لە ئەمریکا لەگە چەند وڵاتێکی ترە و پەیوەندیەمان هەیە بنمونە لە دوایین سەردانی تیمەکەمان تیمی ڕایەڵ بۆ تورکیا توانرا جۆرێک لە پەیوەندی لەگە شاری ئامەدی خۆشەویست دروست بکرێ کە ئومێد دەکەین لە چالاکی پێنجی سێی ساڵی ئایندا بیر لەوە بکەینەوە لە ئاستێکی جیهانیدا ئەگەر لە ساڵی ئایندەش نەتوانین لە ئەجنداماندا بێ لە ئاستێکی جیهانی لە ئەمریکا بەشداری بکە لە بنمونە کوردستانی باکوور لە زۆربەی شوێنەکان بڵێ ئەم پرۆژەی ئاڵوگۆڕی کەلتوری لەگەڵ ئەمریکا کاری دیدی ئەوەی لەسەر دەکەین لە بواری هونەریشدا لە بۆنەو یادەکاندا لە هەڵوێستە نیشتیمانیەکاندا لەو خاڵانەی کە پێویستە دەستە خوشکێکە پراکتیزە بکردرێ لە زۆربەی بوارەکاندا و بە بواری سیاسیشەوە بە دڵنیاییەوە کاری لەسەر دەکرێت و ئومێد دەکەین لە ئەجنداکانی ئایندەدا لە پەیوەندیەکانی ئایندەدا چ لە نێوان شارەوانی ڕانیە و شارەوانی ئەوێدا یاخۆر لە پرۆگرامی خەڵک بۆ خەڵکدا بتوانین ئاستێکی فراوانتری پێ بدەین. بەڵێ مامۆستا عەبدوڵڵا بیرتان لەوە نەکردەوە چۆن ئەم شاندە کوردیارە بۆ مامۆستانی ئاینی باشداری کۆنگرەکانی بۆ منە جەزائیر یان سوودان ئەکەن
بیرتانەوە نەکرد ئێوە داوەتێکی فەرمی ئەوان بۆ وەکو ئەم گروپ و شاندا کۆمەڵێک لە مامۆستانی ئاینی ئەوانێش داواتی هەرێمی کوردستان بکەن بۆی باس لەو پێکەوە ژیان نەکرد کە لە هەرێمی کوردستان هەیە مێژوویەکی زۆری هەیە کورد عەرەب تورکمان سریانی یەزیدی واتە هەمووان پێکەوە لەم نیشتیمانە ئەژین بێەوەی کێشە و گرفتێکمانە بێ هەمیشە بە ئاشتیانە ژیاوین و لە هەموو پۆستەکانیش ئەمە بە شوێکی بەرچاو ئەبین بیرتانەوە نەکردەوە داوەتێکی فەرمی شاندێکی ئەوان بکەن سەردانی هەرێمی کوردستان بکات دیارە بە حقیقەت بیرمان لەوە کردوتەوە کە چۆن کۆنگرەیەکی ئیسلامی لە دەوڵەتەکانی کە دەبەسترێ بەڵام دوای ئەوەی کە گەڕانەوەمان بۆ یارەکانە هەوڵ بدەین لەگەڵ مەکتەبی تەنفیزیەکێتی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام و لە کۆنگرەکانی کە ئێمە تێیدا بەشدار دەبین داوا بکەین کۆنگرەیەکی ئیسلامی لە کوردستانی ئێمە ببەسترێ بیر لەوە ئەکەینەوە بەڵام دەبێت پێش هەموو شتێک میکانیزمی بەدانێن بیر لەوە بکەینەوە کە چۆن دەتوانین ئەم کارەیە ئەنجام دەین دەکرێت لە کۆنگرەی کە بەشداری ئەەکەن ئینشاڵڵا لە جەزایر لە 15 مانگە ئەمە پێشکەش بکەین بە ئەوان و داوایان لێ بکەین کە بەشداری بکەن یان کۆنگرەیەکی ئیسلامی لە کوردستانی ئێمە بکرێتەوە کە جێگایەکی ئەمینە پڕێ لە ئاشتی و لە برایەتی و لە بەیەکەوە ژیان و دووریشە لە هەموو ئەو مەسائلانێ کە لە شوێنەکانی تر هەیە یاد دەکرێت لە کۆنگرەی سووداندا داواکاری پێشکەش بکەین تەقدیم بکەین و پێشم وایە ئیمام محەممەد ماجید یەکێک بوو لەو کەسانە کە بەڕاستی سەرنجی ڕاکێشرا بۆ ئەو مۆزوعەوە پێشمای استیجابێکی باشی دەبێت و لەوانەیە بیر لەوەش بکاتەوە کە لە کۆنگرەیەکی دیکەدا بتوانین لە کوردستان ئەنجامی بدەن. بەڵێ کا خالیل باس لە شاندێکی فەرمی کرد کە لەگەڵتان باشدار بوون سەرۆکی زانکۆی ڕاپەڕین و یادەدەر و بەڕێوەبەری پەیوەندیەکان ئەوتا بڵێن هیچ ئەو ئاڵوگۆڕیانە چەند دەتوانرا بێتە ئاڵوگۆڕێکی زانستی پەروەردەیی بەرفراوان لە ڕووی پێگەاندنی کادری زانکۆی لە بۆنمە لە زانکۆکانی ئەمریکا لە شاری دەوڵەت لەو زانکۆکانی کە باس کرد دەکرێت ئەمانە بدەن پەیوەندیەکی هەمیشەیی بەردەوام ئیتر بۆنمە قوتابیان بتوانن لە زانکۆکانی ئەوان بخوێنن لەوێک شوێنیان هەبێت لە کورسیان هەبێت بمێنەوە بۆی ئاراستێکی باشتر بە زانکۆی ڕاپەڕین بدرێت کە ماوەی چەند ساڵێکە دامەزراوە توانێت تیژمارێکی زۆر لە قوتابیان پاش دەرچوون خزمەتێکی باشی ناوچەکە بکەن بیرتان لەو پرۆژێکی لەو شێوە بکەوت لە ڕاستیدا یەکێک لە ئامانجە زۆر سەرەکیەکانی ئەو شاندا بریتی بوو لەوەی کە پرێزت باست کرد و تێیدا بەڵێ شاندا ئەکادیمیەکەی ناو تیمەکە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوو بە شێوەیەکی زۆر باش بە شێوەیەکی زۆر ورد لەگەڵ بەشێکی زۆر لە بەشە پەیوەنددارەکانی هەردوو زانکۆ لە شاری دوورلووت ئاستی کۆبوونەوەکانیان بە ئاراستەیەکدا گەشەی کرد کە پرۆگرامی هاوبەش کە خاڵی هاوبەش لە نێوانی هەردوو زانکۆکاندا بدۆزرێتەوە بۆی بکرێ لە بواری زانستی لە بواری ئاڵوگۆڕی خوێندکار و مامۆستا لە بواری لێکتێگەیشتنی هەردوو زانکۆ بۆ بەردەوامی ئەم پرۆژەیە ینی خاڵێکی زۆر گرنگ کۆبوونەوەی بەڕێز سەرۆکی زانکۆی ڕاپەڕین پرۆفیسۆر دکتۆر محەممەد عەلی و سەرۆکی زانکۆی UMD بوو کەما یەکێک لە بەشە زۆر گرنگەکانی ئەجندای کاری شاندەکەمان بوو کە ڕنگدانەوەیەکی زۆر باشی بەجێهێشت هەروەک لەگەڵ زانکۆی سێسکۆلستیکا و لەگەڵ بەشێکی زۆر لەو خەڵکە پەیوەنددارانەی ناو بەشە بنمونە ئەوانەی کە پەیوەنددار بوون بە خوێندنە نێودەوڵەتیەکانی زانکۆوە تواندرا و ئاستا بە ئاراستەیەکدا گەشە بکات کە بڵێ و بندڵنیام لە ئایندەدا بە قازانجی خوێندکارانمان مامۆستایانمان بۆ ئاڵوگۆڕیان بۆ بەهێزکردنی بنمونە زانستی نێوان هەردوو زانکۆ بۆ بەهێزکردنی زانکۆی ڕاپەڕینمان کە هەموو خەڵکی بەتایبەت دەڤەرەکەی ئێمە و هەرێمی کوردستان بە چاوی ئومێدەوە لێی دەڕوانێ و ئەم بەڕێزانەی لە زانکۆش بەشداریان کرد توانیان نوێنەرایەتێکی زۆر باشی ئەوە بکەن و خودی سەرۆکی زانکۆ جیاواز لەو کۆبوونەوە فەرمیانەی لە ناو زانکۆ دەیکرد هەوڵیدا ئاستی ئەجندا سەردانەکە بۆ ناساندنی کێشەی کورد و مێژووی کورد و زانیاری لەسەر خوێندنی باڵا بە خوێندکاران و مامۆستاکانی ئەوێ بگێنێ کە خۆشبەختانە لە سیمینارێکی نزیک بە کاتژمێریدا بە بابەتێکی ئەکادیمی زۆر ورد بابەتێکی پێشکەش کرد کە ڕنگدانەوەیەکی باشی بەسەر ئامادەبوانی چالاکیەکە بەجێهێشت بڵێ من دڵنیام لە ئایندەداوە گەشە دەستێنێت و بە ئاراستی بەهێزکردنی زانکۆی ڕاپەڕین و زانکۆکانی ئەوان بۆ پەیوەندیەکی بەردەوام هاوڕێتیکی بەردەوام دەگەڕێتەوە. ماسا مەلا دیارە پاش گەڕاوتان بۆ شاری ڕانیە گرنگە خەڵک
هاوڵاتیانی ڕانیە و دەوروبەریوە کوردستانیان تێبگەن لە ئامانجی سەردانەکەی ئێوە ئایا هیچ لینکێکە بۆ گەاندنی پامەکەی ئێوە سەردانەکەتان بەدۆژەر بڵێن هەموو تاکێتوانی سوود لەو سەردانەوە بگرێت و ئامانجی سەردانەکەی ئێوەش بۆ ئەمریکا ئایا هیچ لینکێکە بۆ ئێوە بتوانن پێڕاگەاندنێکی بۆ خەڵکی تر لە ڕێگەی منبەری مزگەوتەکانەوە لە سیمینارێک لە کۆڕێک لە دیدارێکی ڕۆژنامەوەیدا وڵام من ئەوەی کە بەحەقەت دەمەوێ ڕای بگەێنم بۆ باسی لێوە بکەین لەناو گفتوگۆ و هاتنی خەڵکیش کە سەردانم دەکات بەڕاستی پێم ڕاگەیاندوون کە هەموو ئاینەکان تەمان دین لای خوای گەورە دینی ئیسلامە ئینە الدین عند الله الئیسلام هەموو دینەکان بە ئیسلام حیساب بوونە و ئاشتیپرایەتی هاتوون لەناو ئەو برا مەسیحیانەی کە لەوێ هەنا ڕاستە دینەکە یان پەیامەکان وەک خۆی نەماوە تەحریف کراوە ئەسەری نەماوە بەڵام عملیەکەی ماوە نەزەریەکەی نەماوە کە بیر لە کردارەکانی ئەوان دەکەینەوە ناوەڕۆژی ئاینی پیرۆزی ئیسلامان بۆ دەرەکە کە ئێمە بە خەڵکی ڕادەگەیەنین بەڵام لای ئێمە نەزەری هەیە عملیەکەی کەمتر ئەنجام دەدرێت لەو بیرۆکەیەدان بەڕاستی کە بتوانم لە کۆڕێکدا لە دانیشتنیەکدا یان ئەو حەقت و واقعەیە بگەێنم بەسەر جەم و تاربێژەکان کە لە وتارەکانە باسیەکان کە بەڕاستی لە هەموو ئەو شوێنانەی کە خەڵکانی ئێمە سەردانی دەکا بۆیان دەرکەوتووە کە ناوەڕۆژی ئاینی پیرۆزی ئیسلام بە کردار لەوێ تەطبیق دەکرێت لای ئێمە بە نەزەری لەسەر مینبەرەکان دەگوترێت بەڵام لای ئێوان بە کردارەوە ئەنجام دەدرێت ئەوە نیشانەی ئەوەیە کە دینەکان لای خوای گەورە هەریش یەک جۆر دین بوون یەک جۆر ڕەفتار بوون بۆ ژیانی خەڵک بۆ ڕۆژانەی پێداچوونی کاروباری خەڵک ئەوەی کە دیتمان لەوەندرێ هیچ یەکێک لەو کەسانەی لەوێ بوون کردارەکانیان هەستانیان دانیشتنیان هەندێک ڕواوەتیان هەیە حسابێکی ترە بەڵام مەسائلی تریان لە ئاینی پیرۆزی ئیسلام بەدەر نەبوو ڕووخۆشیان مەرحەبایکردنیان ڕازگۆییان دەستپاچیان هەتا زۆر شتماندی کە بەڕاستی جێی سەرنج بوو کابراک چەندین شتی هەوە باینرخێکی زۆرش بووە لە شوێنێکا دایناوە خەڵکێک هاتووە سەردانی کردو وەکو هەنجوێنیا وەکو دۆشا و دۆشاوی دارەکانەوە بۆ کە هێناوێتە بەرهەم سەردانی کردەوە بەوەیە کە هیچ کەسێکی لەوێ کابرای مشتری پارەی داناوە و شتەکانی بردووە و کەسیش لەوێ نەبووە پێی بفرۆشە کەسیش لەوێ نەبووە مامەڵەی لەگەڵ بکە بەهەرحاڵ ئەمینن لە وەزعەکانی خۆیاندا لە ژیانەکانی خۆدا دا ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەەوە ئەوەش دیچمان لەوە دەرێ هیچ کەسێکمان نەدی حەوشەی هەبێت هیچ کەسێکشمان نەدی نیگەران بێکەوە بەبێەوەی کە دەموچاوی ئێمە لە دوورەوە دیارەکە ئەمە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین بە تایبەتی بۆ مەسەڵای کوردین عەرەبین یان هەر کەسێک بکەن ڕێیان ڕەنگی تریش کە لێونە هەر کەسێک بەلات تێدا دەپەڕێت ئەگەر بانی باشەکرد لێ نەکات زەردەخانەیەکت بۆ دەکاتەوە هەلاوێکت بۆ دەکات ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو مەبەستمانە کە بەڕاستی ڕنگدانەوە و دەنگدانەوەی لەناو هەموو مامۆسانی ئاینی و لەناو هەموو خەڵکە بگەێنین کە بە شتێکی پێویستی دەزانین ئێمەش ڕەفتار و ژیانمان بۆ شێوە بێت دەست خۆش مامۆستا کە خەری سەردانی واشنگتۆنتان کرد دیارە ئەمەش لە سەردانەکەتان بۆ واشنگتۆن چی بووە هیچ کارێک هەبوو یاخود هیچ بەرنامەڕێژێکە بووی لەوێدا دیدار بکەن گفتوگۆ بکەن و ئایا هیچ بابەتێکی سیمینار و ورکشۆپێکە بۆ ساز بن پرۆگرامەکەی واشنگتن بە پلەی یەکەم لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە واشنگتنەوە دانرا و بەڕێزیان تەواوی ئەو بەڕێزانەی لەوێن بە تایبەت کاک نەجات و کاکاروان کە پێویستە سوپاسیان بکەم ڕۆڵێکی زۆر باشیان لە ماندووبوون و پشتیوانیکردنی تیمەکەدا بینی و لە زۆربەی زۆری ئەجندای کارەکان هەواڵ و هەماهەنگی شاندەکەی ڕایاڵیان کرد وەک سیمینار نا بەڵام چەند کۆبوونەوەیەکی زۆر گرنگ لە ئەجنداکانی ئێوێدا کرا بە تایبەت کە تواندرا شاندەکەی ڕایەڵ وەک پێشتر ئاماژەم پێدا لە شاندی ئەوەی کە لە شارێکەوە هاتووە ببێتە شاندێکی کەلتوری کە لە هەرێمێکەوە هاتووە کە لە گەلێکەوە هاتووە و ئاستی کۆبوونەوەکان بنمونە لەگەڵ بەڕێوبەری پرۆژەی هاندانی گەنجان ئاستێکی بەخۆوە گرت کە چۆن بتوانین بەنمونە ئەو چالاکیە هاو بەشانەی کە پێویستە بۆ گەنج و چۆن وا بکەین گەنجانی کوردستان لەو لینکە هاو بەشانەدا چالاکیەکانیان دەربخەن هەم چالاکیەکانی ئەوان لە هەرێمی کوردستان هەڵبەت ئەوان لە عێراق و
بووە بەڵام بۆ ئێمە خاڵی گرنگ هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەم ناردنی بەشێک لە گەنجانی ئێمە بۆ ئەوێ بۆی بتواندرێ لە پەیوەندیە کەلتوری و گۆڕینەوەی چالاکیەکانیان سوود وەرگرن وە گوتم ئێمە پەیامێکی فەرمی سێکتەری گەنجانی سنتەرەکانی گەنجانی سەربەڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیشمان پێ بوو کە لەوێ لەو کۆبوونەوەیەدا تەسلیمی بڵین بەڕێزیانمان کرد بۆی بتکرێ ئەم پەیوەندیە دروست بکەین پاشان خاڵی گرنگ ئۆفیسی کۆنگریسمانەکان و کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی خارجی وەک پێشتر ئاماژەم پێدا و ینی سەردانکردنی چەند شوێنێکی زۆر گرنگ بوو بە تایبەت هێندێک کۆبوونەوە کە لە ناو نوێنەرایەتی بۆ شاندەکە سازدرا بەڕێوەباری مافی مرۆڤ بۆ خۆی هاتە نوێنەرایەتی و لەوێ لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی و مەسەلەی مافی مرۆڤ بە تایبەتی گفتوگۆیەکی زۆر کرا ئەم گفتوگۆیە گەیاندی ئەو ڕادەیە وەک پێشتر جەنابەت لە قسەکانت ئاماژەت پێدا کە لە مانگی دە بۆ خۆی سەردانی ئێرە بکات و دەبێ ئەم پەیوەندیە درێژەی پێ بدرێت و دەبێ لینکە هاوبەشەکان بگوازرێتەوە ئێمە زانیاریەکانمان گەیاند ئێمە پەیامەکانمان گەیاند ئێمە هەوڵماندا وەکو شاندێکی کوردی ئەو معاناتەی لە دڵی هەموو تاکێکی کوردیدا هەیە ببێتە پەیامێک بۆی بکرێ هەم بە شێوە ئەکادیمیەکەی لەلایەن برادرانی زانکۆوە هەم بە شێوە ئاینی و بە شێوە مسلمان بوونیەکەی گەلی کورد کە لە ڕێگای جەنابی مامۆستاوە کە ڕۆڵێکی زۆر زۆر دیار و گەوری لە ناو شاندەکەدا بینی هەم لە ڕێگای خوێندنی پەروەردەیەوە کە تواندرا زانیاری بگۆدرێتەوە هەمیش بۆ پەیوەندی فراوانەکانی ئایندەی سنتەری ڕایەڵ لەگەڵیاندا دەست خۆش ماوەستا من سوپاس دەکەم ئەگەر تۆ شتێکتمان بێت لەم گفتوگۆیەماندا سوپاس دەکەم وام تەنهاوەیە سپاسی بەڕێزان دەکەم و دەچمەوە لە کەناڵی بەڕێستانەوە سپاسی پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە بەڕاستی وەی جەنابی کاک خالید باسی کرد پرۆگرامێکی باش و شوێنی گرنگیان بۆ دەستنیشان کردوین بۆ بەشداریکردمان لە کۆڕ و کۆبوونەوەکانی ئەوانیشدا و ئەوانیش بەڕاستی بە خەمۆزەکانەوە بوو لێرەوە سپاسیان دەکەین و مەرۆنی ئینشاڵڵا نمونەیان زۆر دەوێت بۆ خزمەتکردن بە گەل و وڵاتمان و سپاسی ئەوەی بەڕست سپاس بۆ تۆش کاک خالید سپاس دەکەم ئەگەر تۆ شتێکتمان بێت من تەنها سپاس و خۆشەویستیم بۆ خەڵکی شارەکەمان بەگشتی کە پشتیوانێکی باشی ئەو پرۆژەیان بۆ بە تایبەت سەپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و بەڕێز قایمقامی قەزایڕانی و سەرۆکی شارەوانی ڕانیا کە پشتیوانی تەواوی شاندە کەلتوریەکەی ڕانیان کرد بۆ بۆ گەیاندنی داخوازی و پەیامەکانیان و سپاس بۆ ئێوە و نووسینگەی ڕانیەتان سپاس بۆ بەڕێز مامۆستا من عەبدوڵڵا زەنگەڵەی لێپرسراوی تەقی ڕانیەکەتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان ڕاو بەڕێز مامۆستا خالید قادر سەرپەرشتیاری سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری سوپاسانەکەم ماندوو بن لە ڕانیەوە هاتن دەستەکانتان خۆش ماندوومان کردن سوپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون سوپاس بۆ بینەرانی خۆشەویستیش کە تا ئێستا بینەرمان بن ئومێدەکەینەوەی پرۆگرام جێگەی ڕەزەمەندی خۆشەویست بێت بە کاتساتێکی خۆشتان لەگەڵا بەسەر بێت سەر تا کۆتا ڕۆژی هەفتە ڕۆژی هەینی بەیەک دەکەینەوە خواتان لەگەڵ کوردستانیش ئاوادان